درێژترین ماوەی وەسانی ترافیک لە مێژوودا 12 ڕۆژی خایاند. وەستان لە ترافیک کە چەند خولەکیش بێت بۆ هاوڵاتیان شتێکی بێزارکەرە. تەنانەت ساتی وا هەیە لە بەشێک لە شار و شارۆچکەکان بەهۆی کەمی جەنجاڵی شەقامەکان ڕەنگە ئەو پەڕی چەند چرکەیەک ناچار بیت بوەستیت. بەڵام شۆفێر وا هەز دەکات چەند کاژمێرێکە بە زۆری زۆرداری ڕایان گرتووە و دنیای لێدێتەوە یەک و پەتی سەبریدا بچڕێت. جاری واژەیە ڕەنگە شۆفێرێک ژنەکەی تووڕێی کردبێت، بەڵام دێت بە شۆفێرێک یان کەسێکی تری دەڕێژێت لەسەر ئەو جادەیە کە تەنیا ڕەنگە کەمێک لە وادەی خۆی دوای خست بێت. بەڵام چی دەبێت؟ ئەگەر پێت بڵین درێژترین ماوەی وەسان لە ترافیک لە مێژوودا لە چین بووە کە نە ئەو دوو خولەکەی پێی ڕاهاتووی نە ئەو 5-6 دقەیەی لە خراپترین حاڵەتدا پێشبینی دەکەیت، بەڵکو نزیکەی 12 ڕۆژی ڕەبەقی خایاندووە. ئەو ڕیکۆردە لە مانگی هەشتی ساڵی 2010 لە ئۆتۆبانی گەورەی چین کە بە 110 ناسراوە تۆمار کراوە. درێژی وەستانی ئۆتۆمبیلەکان لەو ترافیکە بە 100 کیلۆمەتر مەزەندە دەکرا کە بووە هۆی ئەوەی هەزاران هاوڵاتی لەو ڕوبەرەدا گیر بخۆن. لەو ماوەی لەو ترافیکەدا گیریان خواردبوو شۆفێران لە ڕۆژێکدا تەنیا 1 کیلۆمەتر ڕێگەیان دەبڕی. بەڵام خوددا دەزانێ خێر لە چیدایە. ئەوە تا ئەوانەی لە دەوروبەری ئەو شەقامە سەرەکی چین دەژیان دەستیان کردبوو بە فرۆشتنی خواردن لە ناویاندا ئەندۆمی. بەشێکی تری خەڵکیش جگەرە و ئاویان بەو شۆفێرانە دەفرۆشت کە لە ناو ئۆتۆمبیلەکانیاندا گیریان خواردبوو کە لەو ماوەیەدا توانی بیان پارەیەکی باش قازانج بکەن. بەڵام لە بێبەختی شۆفێرەکان نرخەکەیان 15 قات بەرز کردبەوە. واتە تۆ ئەگەر لەفەیەکی جگەرت لە بازار بە 1000 دینار بخواردایە، لەوێ ناچار بووی بە 15,000 بیکڕی. مافی ئەوەشت نەبوو گلەی و گازندە بکەیت. وەگەوەی تەنە ئەوەش بەز نەبێت، هەندێک لە شۆفێران دزیشیان لێکرابوو. بە جۆرێک کاکی شۆفێر تالای کردوتەوە تەنکی بانزینەکەی چۆڕێک بانزینی تیانەماوە پێی بگاتەوە ماڵەوە. هۆکاری ڕوودانی ترافیکەکەش بەهۆی کارکردن بوو لە ڕێگایەکی شاری بەیجین کە لەو کاتەدا کرێکار و ئەوانەی لەو پرۆژەیەدا کاریان کردووە ئامێر و کەرەسەی دروستکردنی جادە و ڕێگەوبانیان گواستۆتەوە. ئەمەش ڕووداوێکی وای لێکەوتەوە کە بەهۆی درێژی ماوەی وەستانەکە ناوی چۆتە کتێبی جینسەوە بۆ ژمارە پێوانەیەکان.